بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە پرسی سەرۆکۆمار هەروەها کاندیدەکانی پۆستی سەرۆکۆمار دەکەین. دیارە فەرمانگەی بەپێی ئاماری ئەنجومەنی نوێنەرانی عێراق 44 کەس خۆیان بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندید کردووە و لە ناویشاندا ژمارەیەکی زۆر لە کاندیدی کورد هەیە. پارتی ویکێتی شەریەکەیان بەجیا کاندیدیان هەیە بۆ پۆستی سەرۆک کۆمار و پارتی بە دوو کاندید هەرێک لە فوات حسێن و نەوزاد هادی لە یەکێتیش بە فەرمی نزار ئامێدیە، بەڵام لە پاڵەوەشدا سەرۆکۆماری ئێستای عێراق لەتیف ڕەشید هەروەها محەممەد سابیر لە یەکێتی خۆیان کاندید کردووە. ئەمە جگەلەوەی کە پەرلەمانتارێکی پێشووی یەکێتی شەرخۆی کاندید کردووە، هەرچی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی هەڵوێشتە پشگیری دکتۆر موسە نامین دەکەن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق. بەپێی دەستور بێ دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا لە یەکەم دانیشتنی پەرلەمان سەرۆکۆمار هەڵبژێردرێت. لایەنەکان تاوەکو 28 ئەم مانگیان لە بەردەستدایە بۆی کە پرسی سەرۆکۆمار یەکلا بکەن. ئەمە قسە لەسەر کاندیدەکانی سەرۆکۆمار بۆ پارتی ویکێتی لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێک نەکەوتون، لێکەوتەکانی چی دەبێت لەسەر پێکەنانی حکومەتی هەرێم لەسەر بە بەغداد. ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس لە هەولێرەوە، هەروە لە بەغدادەوە دکتۆر حەیدەر بەرزنجی شارەزای کاروباری عێراق لەگەڵمان لەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک دکتۆر حەیدەر بەخێر بن ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، با لە بەغداوە دەست پێ بکەین، سەرەوە بکەین بۆچی ئەم جارە ئەوەندە کاندید زۆر و بۆ پۆستی سەرۆک کۆمار لە مێژووی بڵێن دوای ڕوخانی بەعستا کوێستا ئەوەندە کاندید نەبوو بۆ سەرۆکۆمار. بەپێی ئاماری فەرمی بێ کە پەرلەمانی عێراق بڵاوی کردوەوە 44 کەس خۆیان کاندید کردووە بۆ ئەو پۆستە. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابێت، بۆ کەناڵی پەیام، بۆ میوانە بەڕێزەکەتان، بۆ بینەرانی کەناڵی پەیام. لەبەرەوە ڕێنەکەوتنی کورد وای لێ کردوتەوە کە خەڵک حەزی لێەکە هەرچۆن بێ. طبعا مافی هەموو هاوڵاتیەکە کە مادام دستور مافی ئەوەی پێیاوە و مادام قانون ڕێگەی پێیاوە بۆ خەڵک حەزەکە چێ ناو تەقدیم کا و سیڤی تەقدیم کە ئەڵێ ها بەشکی خوا من شانسەکم هەبێت وەکو دکتۆر لەتیف ڕەشید ئەوش بەتەما نەبوو، ینی هەر چووکە خلافی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمارە، ئەمش بە سوتفە وەکو تەسویە بوو بە ڕێی جمهور، دیسان خۆشی تەرشیح کردوتەوە. بەڵام ئەم جارە جێوازە، ئەم جارە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان مڕەشەحێکیان هەیە کە بەڕێز دکتۆر فوات حسێن، بە هەمان شێوە یەکێتی نیشتیمانی کوردستان مڕەشەحێکیان هەیە کە بەڕێز کاک نیزار، بۆ نمونە چەلایەنێکی کوردستانی بڵێن مڕەشەحێک تریان هەیە. ئەویش وای کردوتەوە کە کورد ئیمڕۆ بە 3 مڕەشەحێنە ناو هۆڵی پەرلەمانەوە و خەڵکانی تر طبعاً وەکو دەورەی ڕابردوو ئەوش چەند کەسێکی خۆی کاندید کردوتەوە لە منتقە جیاجاکانی عێراق، لە جنوب و لە بەغاو لە هەندێ شوێن، هەر نەیان هێشت چوچنە ناو هۆڵی پەرلەمانەوە ڕۆژی دەنگدان لەسەر سەرۆک کۆمار. طبعاً ئەوە مشکلەکەمان ڕێکەوتنیان بکردایە یەکێتی و پارتی یا خۆت فراکسیۆنی سیاسیەکانی کوردستانیەکان بەیەک مڕەشەحیان بهاتایە کێشەکە زۆر ئاسانتر بوو. ئەوش ئیحراجێکە بۆ کوتلە سیاسیەکانی تر، بۆ نمونە کە ئەچینە ژوورۆ بە 2 مڕەشەح یا 3 مڕەشەح، هەڵبەتە لایەنگرانی دکتۆر فوات حسێن هەیە، ئیتیفاقێکی سیاسی شەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەوش لایەنگرانێکی تریشی هەیە، هەم لە سونە هەم لە شیعە هەم لە حیزبە کوردستانیەکانیش بە هەمان شێوە، کەواتە ئەکێتە سەر بیرروڕای یاخۆت قەناعەتی ئەندام پەرلەمانی عێراق. ئایا ئیلتیزامی بەوە ئەکا کە ئیتیفاقێکی سیاسی هەیە و دەنگی بە مڕەشەحەکەی بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان، یا قەناعەتی ئەوە هەیە بۆ دکتۆر فوات حسێن و دەنگی پێەیە؟ کامیان؟ ئەم سیناریۆی دووبارە بێتەوە کە بینیمانە
لە هەڵبژاردننی جێگیری دووهەمی سەرۆکی پەرلەمان پێم وایە ئەم دیمانانەوە ئەبینم دووبارە ئەبێتەوە و منش خۆم وەکو کوردیەکەم حەزم نەکرد کە بە سێ مڕەشەح لایەنە کوردستانیەکان بێنە ژوورەوە. سەبەبەکە چییە؟ لەبەر ئەوم پەرژەوەندی هەموو لایەنەی سیاسیەکان و کوردستان و عێراق بە شێوازێکی گشتی. باشە دکتۆر دێمەوە خزمەتت بەس بە کورتی بە فەرمی لایەنە شیعەکان و سوننەکان داوایان لە پارتی ویکێتی کردبوو کە کاندیدیان هەبێ؟ بەڵێ داوایان کردبوو و دیسان پێیان وتبوون بە یەکێتیش ئەگەداریان کردوتەوە کە وتیان کاکە مڕەشەحێک بێنن کە ڤیتۆی پارتی لەسەر نەبێ، کە بتوانێت وە ڤیتۆی ئێمەشی لەسەر نەبێ، ینی کەسێکی ئاوا بێنن کە مەقبولیەتێکی هەبێ هەم لە لایەنی سیاسەکانی شیعە، هەم لە لایەنی سونە، هەم لە نێوانی هەمدوو حزبە کوردستانیەکانە یاخود فراکسیۆنی سیاسەکانی کوردستانیەکانە. طبعاً زیاتر لە لایەنی پارتی ویکێتیە ئەو مەسەلەیە، بۆ پێیان وتبوون کەسێک تەرشیحکەن کە بتوانین بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان ڤیتۆیەکی لەسەر نەبێت. وە فەرموو ئەوەتر یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی کاکنیزاریان تەرشیح کردووە و پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی دکتۆر فواد حوسێنیان تەرشیح کردووە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت. کەواتە دکتۆر لەتیف شانسی ئەوەنە نییە ئەم جارە دیسانەوە ببێ بە ڕێی جمهور. بەڵێ کاندیدی سێبەر نییە، دوای دێمەوە خزمەتت قسەی لەسەر دەکەین. کاک سەرتیب لە هەولێرەوە جەنابیشت بەخێر بێی، سوپاسیان بەدەبوون دەکەین. دەمەوێت سەرنجی بەڕێژ بزان لەسەر و فرەکاندیدی کە هەیە لە نێوان هەم لە ناو پارتیش هەرچەندە بە فەرمی بڵێن دکتۆر فواد حوسێن، بەڵام نەوزەت هادی پارێزگاری پێشووی هەولێر و ڕاوێژکار لە حکوومەتی عێراقی کاندیدا هەم بڵێن فواد حوسێن وەرە یەکێتی فەرمی نزار ئامێدیە، بەڵام لەگەڵەوەشدا خەڵکەیە لە یەکێتی محەممەد سابیر، دکتۆر لەتیف، ئەوانە خۆیان کاندید کردووە. پەرلەمانتاری پێشووتری یەکێتی هەیە، شوان داودی هەیە بڵین کێستا و بڵین وەکو سەربەخۆی کاندید کە دکتۆر ئاسۆ فەرەیدونە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کاندیدیانێ. ئەو فرەکاندیدی چییە؟ یاخود بۆ پارتی ویکێتی لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێک نەکەوتن لە کاتێکە باسی کۆبوونەوەی دوێنەی چەند ڕۆژی لەمەوبەری بافڵ تاڵبانی و هۆشار زێباریش دەکرێت کە نەگەشتونەتە ڕێکەوتن. سەرەتا ینی هەم سوننەکان هەم شیعەکان هاتن پۆستەکانی خۆیان وەرگرت لە ئەنجومەنی نوێنەرانیان پەرلەمان، ینی یەک دوو کاندیدیان هەبوو و زۆرێک لە ڕێکەوتیشیان هەبوو بە ئاسانی تیان پەڕاند و دەنجیان لەسەردا سەرباری ئەوەی کە بڵێن تەوافق و ڕێکەوتنی گشتگیرنەوە، بەڵام لە زۆرینەی زۆری ینی حەزبە گەورەکان لە بینی خۆیان ڕێککەوتن لە ناو سوننا لە ناو شیعەکە سەر کاندیدی کورد کێشە دروست بوو. ڕۆژ یەکەم انتخاب کرا نەتواندرا سەرکەوتو نەبوو لە یەکلایکردنەوە، کەوتە ڕۆژی دووەم و دیسان تەوافقات کرا و دەنجی لە سەدرەکە پارتی وێژیتی ڕێککەوتن بە 10 دقیقە ئیشەکە تەواو بوو. بۆ مەسلەی سەر و کۆمار ینی یەکەم جارە بەم شێوەیە ئەو ژمارە زۆرەی کاندیدا 44 کاندید نییە، بالمناسبە زۆر زیاترات باس لە 80 کاندید دەکرێت. ئێستا من ژمارەی دەقیقملانی بەس باسی 81 کەس دەکرێت. بەڵێ حقیقەتەن دەتوانین بڵێن ئەم زۆری کاندیدیا یەکەم نیشانەی پەرتەوازیی گەورەیە لە ناو لایەنە سیاسەکانی کوردستان و دووەم نەبوونی ئەجێندایەکی هاوبەشە لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستان و سێمیشان دەتوانم بڵێم هەموو حیزبەکان یان زۆرینەی حیزبەکان ئەوەندەی خەمی بەدەستێنانی دەستکەوتی حزبی و بەدەستێنانی پۆستیانە ئەوەندە خەمی ینی یەک گوتاری کورد لە بەغدا، یەک ئەجێندایی بۆ ینی یەک وەرەقەیی بۆ چارەسەری و کێشانی تا ئێستا نێوان هەولێر و بەغدا چارەسەر نەکراوە، ئەو مادە دەستوریانی تا ئێستاکە جێبەجێ نەکراوە، ینی لە خەمی ئەوە دانین بەداخەوە تەبان. و من پێم وایە مەسلەی ینی پرسی سەرۆک کۆمار تەنها پێویستی بە ڕەزامەندی و بە تەوافقی ناوخۆی هەرێمی کوردستان نێوان لایەنە سیاسەکانیە، بەڵکو پێویستی بە جۆرێک لە ڕەزامەندی و لە ڕێککەوتن هەیە لەگەڵ لایەنە سیاسەکانی بەغدا بە ئاسانی یەکلایی نابێتەوە. ئەوەی کە دەیبینین هەم لە ناو حیزبەکان چەند کاندیدێک هەیە، هەم کاندیدێکی سەربەخۆ هەیە، ینی فەوزایەکی زۆر هەیە
ئەو زۆری کاندیدەش بەشێکی پێم وایە بەرنامە بۆدا ڕێژراوە ڕەنگە لایەنی سیاسی هەوی بێت ینی تەشویش دروستکە و من پێم وایە لایەنی سیاسی نەیتوانی کاندیدێکی باش پێشکەش بکە بەهەرحاڵ نەتیجە دەبێت چاوەڕێی ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکۆمار بکەین کە بەتەئکید لە خولی یەکەم یان لە ڕاوندی یەکەم یەکلایی نابێتەوە کە ینی لە هەڵبژاردننی یەکەم دەکەوێتە دەورەی دووەمی انتخابی لە ناو پەرلەمان و لە نێوان ئەو لایەنانەی کە چانسی بردنەوەی سەرۆکۆماریان هەیە بە ڕقم یەکێچێتیە لەبەرەوەی وەکو نەریت لە دوای 2005ەوە چ بە تەوافق بوو بێت چ بە ڕەزامەندی لایەنە شیعەکان بوو بێ بۆ دابەشکاری کە لە چوارچێوەی ڕێکەوتنی استراتیژیدا ڕێکەوتنامەی استراتیژیدا لە نێوان پارتی و چیدا هەبوو بەر یەکێتی کەوتووە و ئەم جارش ئەگەر یەکێتی نەیبام پێم وایە کاندیدێک دەیبا نزیک لە یەکێتی. بەڵێ بەس یەکێتی و پارتی بۆ ڕێک نەکەوتن لە سەرکاندێکی یاو باش ئەوە دروستە کە لە کۆبوونەوەی هۆشار زێباری و باڤڵ تاڵبانی سەرۆکی یەکێتی لە سلێمانی پارتی داوای کرد بێ مەسعود بارزانی کاندیدێک یەکێتی چەند ناوێک پێشکەشکە مەسعود بارزانی یەکلای بکاتەوە و مەرجانەوە بێ حکومە زوو پێک بێ ئەوە دروستە؟ من تەسەور دەکەم فۆزاتیان هەبوو تا ئەمڕۆژ دوێنێ دیارە کۆبنەوەی کرابوو ئەوەی کە باز دەکرێت لێوان ینی وشار زێباری سەردانی یەکێتی کردبوو من نازانم لە بەغدا بوو یان لە سلێمانی تەسەور دەکەم لە بەغدا بوو بێ سەردانەکە بەرحاڵ سەرکەوتو نەبوون نەگەیشتنە ڕێککەوتن پارتی ڕەنگە بیەوێ پرسی سەرۆک کۆمار و دابەشکردنی پۆستەکانی بەغدا ئێستا گرێبدا بە پێگرانی حکوومەتی هەرێم پێشتر یەکێتی داوای ئەوەی دەکرد ئێستا پارتی داوای دەکە ینی ئەوەی پێشترێکێتی داوای دەکرد ئێستا پارتی داوای دەکەم من پێم وایە پارتی دەزانی ئەو پۆستەی بۆ نابێت لە پرسی هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بۆ یەکلایی بۆ کە ناتوانێت پۆست سەرۆکۆمار بە بەڵام ڕەنگە لە پێناو بەسنی دەستکەوتی حەزبی بۆ خۆی هەوڵ بدە تا دوا دقا بتوانێت شتێک بەدەست بخە نەتیجە ئەو ینی ئەو ململانەیە کە ئەم ململانەی ئێستا هەیە زەرری زۆر لە خەڵکی کوردستان دەدا لە هێزی کورد لە بەغدا دەدا و دەبوایە هەموو لایەک کۆک بن لەسەرەوەی کەسایەتێک هەڵبژێرن ئەو کەسایەتە نەک پارتی بەڵکو لایەنە سیاسیەکانی دیکەشی لەسەر ڕێککەوێت ینی بۆ ئەوەی بتوانێت دوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە لە بەغدایە بۆ ئەوی بتوانێت لە باتی هەرێمی کوردستان لە باتی حکوومەتی هەرێمی کوردستانیش فاوزات بکە بەڵام دیار ڕێک نەکەوتن بە نەتیجە ئەو کەسێک کە دەبێت بە سەرۆکۆمار ئێستا بەبێ ڕێککەوتن هەر کەس بێ لە هەر لایەنێک بێ سەرۆکیی لاواز دەبێت بۆ چووکە تەنها نوێنەرایەتی حیزبەکەی خۆی دەکا و من پێم وایە هەر کەسێک لە بەغدا بێ بەتایبەت سەرۆک کۆمار بێ ئەگەر تەنها نوێنەرایەتی حیزبەکەی خۆی بکە بە قووەت نییە وەک ئەوەی کە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان بکە ینی هەرێمی کوردستان لە بەغدا لە پاشەکشەدایە و تەوافقی لە نێوان خۆیاندا نەماوە لە چ وەکو بەرنامەی کار چ لە دانانی کەسەکان ینی دەنگۆیەک هەبوو لە چەند ڕۆژ ڕابردوو بەیانێکی دەرسوو کاک مەسعود بەیانەکەی دەرکرد کە ئەو کەسەی لەوێ دەکرێت بێلایەن بێ و دەکرێت نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە من پێم وایە ڕێیەکی زۆر باشە بەمەرجێک هەموو پۆستەکانی بەغدا بگرێتەوە ینی چ ئەو پۆستانی کە لە پەرلەمانن مەبەستم پۆستە ئەوانی کە ڕەنگڕون نائیبی دووەمی سەرۆکی پەرلەمان بێ سەرۆکی کۆمار بێ وەزیرە سیادیەکان بێن و سەرۆکی دەستەکان نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن بە فعلیش ئەوانەی لە بەغدانە ینی وەزیفەیان مەحدودە ینی کاریان مەحدودە وەکو وەزیر و کاربەدەستانی دیکەی عەرەبی شیعە و سونە نییە مەسەلەن ئەوان زۆر ناپڕژێن و ئیشیان ئەوە نییە یان زۆر لە خەمی ئەوە دانین لە بەسرا ئاو هەیە کارەبا هەیە یان نییە یان ڕەنگە زۆر مەبەستیان نەبێ ینی ئەوەی زیاتر بۆ ئەوان مەسئولیەتە بریتە لەوەی کە لە پەرلەمان بودجە کە تێپەڕی یا بودجە کە بڕیاری لێدرا بەشی هەرێمی کوردستان زامن بێ سەرۆکی کۆمار ئیشەکەی ئەوەیە جگە لەوەی کە وەزیفەکەی خۆی وەکو سەرۆکی کۆمار پەیوەندی بە هەموو عێراقەوەی بەڵام مەسئولیەتەکەی بە نسبەت خەڵکی کوردستان بریتە لەوەی کە دەستور خەرق نەکرێ جا بۆیە ینی لە دوای ڕێککەوتنی استراتیژی لە نێوان پارتی یەکێتی شێوانێک هەیە لە مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار و حتا پۆستەکانی دیکەش دەبێت چاوەڕێ بکەین لە چەند ڕۆژی داهاتوو کە نزیک دەبینەوە لە مەسەلەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار پارتی یەکێتی دەگەونە ڕێککەوتنیان نا پێم وایە ڕێککەوتن بە دوور نازانرێت بەڵام ئاستەنجیش هەیە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاک دکتۆر حەیدەر سەبارەت بە
کاندیدەکەی یەکێتی بەڕێز بێگومان هاوڕێتی شتێ لەگەڵ سەرۆکی یەکێتی پێشتر زۆر قسە سەرەوەکە سەرۆکی یەکێتیش کاندید بێ بۆ کاندید نەبوو سەرۆکی یەکێتی و ئایا ئەو کاندیدەش کە بە فەرمی دیاریان کردووە ئەم جارە دەردەچێت چووکە جارەکەی تریش کاندیدە فەرمیەکەی یەکێتی دەرنەچوو بەڵام دکتۆر لەتیف دەرچووە ئەم جارەش شتێکی هاوشێوە دووبارە نابێتەوە چووکەوەتە دکتۆر لەتیف خۆی کاندید کردووە مەلا بەختیار خۆی کاندید کردووە جیاوازە جاری پێشووتر وەزعەکەی خوێندنەوەیەکی تری هەیە ئەم جارەش خوێندنەوەیەکی تریشی هەیە جیاوازەکەی لەوەیە ئمڕۆ لە پەرلەمان زۆربینەی دەنگ بەدەستی ئیتاری تەنسیقیەوە ئەو ئیتارە تەنسیقیە طبعاً بۆ ئەوە تەوازونێک و تەرازویەک دروست بێتەوە لە عملی سیاسی هەم تەوافق هەم تەوازون هەم شەراکەت ئەم سێ مەبدەئە ئەم سێ بناغە لە دروستکردنی عملی سیاسی لە دوای 2023 پرۆسەی ئازادی تا ئیمڕۆ بەم شێوازە ڕۆشتۆتەوە ئیمڕۆ ناتوانێت ئەو مۆدێلە بشکێنرێتەوە و طبعاً من معلوماتم هەیە کە دوێنێ کاک کۆشیار چۆتە سلێمانی و لەگەڵ کاک بافڵە دانیشت بوو گفتوگۆیان کردبوو نەگەیشتونەتە نەتیجە مەرجەکانی پارتی چی بوون بۆ کاندیدیا باش بەڵێ بەڵێ مەرجەکانی پارتی دیار بوون بۆ کاندیدیا باش بەڵێ وتیان یعنی مەرجەکە یەکێک لە مەرجەکانە مفاوەزاتێک بکرێت لەسەر تەشکیلکردنی حکوومەت بەڵێ و حکوومەتی هەرێمەڵێن بەڵێ و پێیان وتبوون کە دووسێ کاندید تهدیدکەن بۆ ئەوە ئێمە بتوانین توافقیەکی دروستکەینەوە لەسەرەوە طبعاً ڕێنەکەوتن زۆر ڕێنەکەوتنەکە ئەوەیە کە کۆشیار گەڕایەوە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کۆبۆتەوە بە زۆربینەی دەنگ وای کردویانە کە بڵێن دکتۆر فواد مڕەشەحی پارتی دیموکراتی کوردستان پێشتر ڕۆژیە پێش ڕۆشتنی کاکۆشیار جەنابی ڕئیسی مەجلیسی قەزای عالا دکتۆر فایق زێدان لەلایەنی سەردانی هەولێری کردبوو لەگەڵ جەنابی کاک مەسعود بەرزانی دانیشت بوو و گفتوگۆیان کردوتەوە وتیان ئەبێ طبعاً ئەو وتی ئەبێ مودەی دستوری ئەبێت تێپڕ نەبێت بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆماری عێراق وە هیوادارم کە ڕێ بکەون هەم لە نێوانی ئێوە و لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ بن یەک مڕەشەح با یەک مڕەشەح بێت بەڵام دیارە ڕێن نەکەوتون و ئمڕۆ جەنابتان نەزانن چەند کەسێک دکتۆر ئاسۆ خۆی کاندید کردووە دکتۆر عەبدوڵڵا لێیاوی مستەشاری پێشوو سەرۆک کۆماری دکتۆر لەتیف ئیساش لە بەڵێن مستەشاری ڕئیس وزەرا عێراق چەند کەسێکی تر هەن ئەوانش کە بوون پێشتر لە یەکێتی نیشتیمانی کوردستانن هەم ئەندام بوون هەم ئەندامی پەرلەمانیش بوون و ئەوان لە بەغاش بە هەمان شێوە بەڵام من تەکیدم بە یەکەم جەولە حەسم ناکرێ دیارە چونکە لایەنگرانیش هەیە لە لانی هەندێک ئەندام پەرلەمان دیارە ئەوش ئیشێکی وای فکرێکی وای هەیە بۆ نمونە دەنگی بە دکتۆر فواد بە هەیە التیزامێکی سیاسی و التیزامێکی ئەخلاقی هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگ بە مڕەشەحی یەکێتی نیشتیمانی کوردستانەدا بە هەمان شێوە مەبەسم ئەوەیە چونکە ئێوە لێکلانین جەنابتان نەزانن کە بۆ نمونە سنە ئمڕۆ یەک ڕیز نین لەسەر مۆزوعی مڕەشەح کاندیدکردنی یەکێتی و یاخۆت پارتی بەعزێکیان لەگەڵ مڕەشەحی یەکێتی بۆ نمونە حەلبوسی و تەقەدم و بەعزێکیان لەگەڵ مڕەشەحی پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە خەمیس خەنجەر و چەند ئەندامێکی تر ئەکەوێتە سەر ئەوەیە دکتۆر بڵێن موسەنا سامەڕایی بەلای کێو ئەڕوا باشە دکتۆر پارتی لە ناو شیعە کێ پشتگیری دەکا پارتی لە ناو شیعە کێ پشتگیری دەکا ناڵێن مڕەشەحەکەی پارتیە دکتۆر فواد حوسێن دکتۆر فواد حوسێن خۆتە زانی زۆربەی
ئەندامەکانی کوتلە سیاسەکانی قائیدی سیاسی علااقاتێکی باشیشی هەیە لەگەڵیا و بۆ نمونە ئەگەر ئمڕۆ کۆبوونەوە هەیە ئێستا لەم کۆبوونەوەی ئیتاری تەنسیقی هەیە باشە چاوەڕێ بکەین بزانن گیان بەڵێ 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 باسی چاوەڕێ بکەین بزانین نەتیجەکەی چییە بێ ئایا خۆت پەیان نامەکەی ئەوەیە تەئیدی ئەوەکەن کە هەمویان بچن دەنگ بن بە مڕەشەحی یەکێتی نیشتیمانی کوردستانە یا خۆت باسی ئەو مۆزوعە ناکە تاوەکو داخڵی جەلسە بن دیارە وەفدێکی تریەت وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدی پارتی دیموکراتی کوردستان و جوڵە دەستی پێکردوێتەوە باشە دکتۆر کورتی ئەو مڕەشەحانەی کە نزیکن بەڵێ سەرۆکی یەکێتی بەنیاز نەبوو خۆی کاندید بکات چونکە لە ڤیدیۆیەکی لەگەڵ کۆمەڵی یوتیوبەر دەڵێ بەم زوانە ئەگەریە بێتە سەرۆکی عێراق بۆ نیازی هەبوو سەرۆکی یەکێتی بەڵێ کاک بافڵ بدایەت دەنگ و باسی وا بووە کە کاک بافڵ خۆی کاندیدەکە دوای ئەو قسە و باس لەگەڵ برادەرانی ئیتاری تەنسیقی چوارچەوەی هەماهەنگی گفتوگۆ کراون کە بیان باش بوو کەسێکی تر کاندید بکرێ ئەوە نییە بڵێن ئەوە کاک بافڵ پیاوێکی کوڕی مام جەلالە و لایقە بەڵام مشکلەی زمان مشکلەی هەندێ مەشاکلی مەرجی دستوری و مەرجی قانونی ڕەنگە ئەڵێم مطابق نابێ اینجا خۆشەکەی لەوە یەکێتی نیشتی پارتی دیموکراتی کوردستان وتیان ئەگەر کاک بافڵ خۆی کاندیدەکە ئێمە دەنگی پێ بەڵێ و مڕەشەحمان نابێت بەڵێ تەبانەوە بە لایەنی سیاسەکانی شیعیان وتبوو ئەوانش وتیان ئێوە مشکلەکەی خۆتان مەخەنە ساحەی ئێمە بڕۆن خۆتان ڕێبکەون مڕەشەحێکمان بۆ بێنن بەسەر چاوم ئێمە دەنگی پێ بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دێمەوە خزمەتت دێمەوە خزمەتت دکتۆر کاک سەرتیب سەبارەت بە بڵێنم کاندیدانەی کە هەن لە ناویشاندا مەلا بەختیار خوێنوت بووی چیوەویش خۆی کاندید کردووە مەلا بەختیار بە دەڵێ گەری یەکێتی و پارتی ئامادە بن دەبێتە کاندیدی هاوبەشیان هیچ چانسێکی هەیە؟ پێم وایە لەناو ئەو کاندیدانێکە خۆیان هەڵبژاردووە خەڵکی زۆر بەتوانە هەیە بەڵام بۆ خۆ دەزانی مەسلەی پۆستە سیادیەکان بۆ ئەو پۆستانی لە بەغدا کە دەچن ناو پەرلەمان کەمتر پەیوەندیان بۆی کە ئەو کەسی هەڵدەبژێردرێ بەتوانای یان بێتوانایە یانی سیڤیەکەی کەمتر کاریگەری هەیە هەرچەندە معناوەنی کە کاریگەری نییە بەڵام ڕێککەوتنە سیاسیەکان چ لە نێوان کورد و کورد چ لە نێوان کورد و لایەنەکانی دیکە بۆ خۆی ئەوە تەسیری هەیە جگە لەوەی تەدەخولاتی ئیقلیمی خۆمەوەمان لەبیر نەچی پێم وایە لە مەسلەی هەڵبژاردننی سەر کۆمار ئێمە تێستێکمان لە بەردەستە یعنی ئەزمونێکمان هەیە ئەویش هەڵبژاردننی کاندیدی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بوو پارتی کاندیدی یەکەم و کاندید دووەمی پێم وانێ فەرقێ بێ بەنەتیجە هەردووکی پارتین بەڵام لە ڕاوندی یەکەم بەیانێک دەرچوو کاک مەسعود بەیانیش دەرکرد ئەو بەیانەم پێم وایە کاریگەری زۆری کرد فشار لەسەر پارتی دروست کرا و پارتی یان ناسار کرا بە گۆڕنی کاندیدەکەی و اینجا دوای ڕێککەوتن کرا بۆ مەسلەی سەر کۆماریش بە هەمان شێوە ئەوانەی کە لە ناو لیستەکەن ئێستا کە خەڵکی بەتوانای زۆر تێدایە ینی تەماشا دەکەن کاندیدی حیزبەکان ئەوانەی سەربەخۆ بن وەکو کاک مەلا بەختیار یان ئەوانەی کە با بڵێن خۆیان هەڵبژارد و خەڵکی ناسراون و دەکرێت ببنە سەرۆکی کۆمار یعنی مەستم بۆیە ئەگەر ببنە سەرۆکی کۆمار ینی ئەو مەرجەکانیان تێدا هەیە بەڵام ڕێککەوتە سیاسەکان ڕۆلی گەورە دەبین من پێم وایە شیعە لە ماوەی ڕابردوو هەتا هاتنی فایق زێدانیش بۆ لای کاک مەسعود بۆ ئەو بڵێن کاکە ئێمە نابینە تەرەف لەوەی کە چێ بێ سەر کۆمار بەڵام لە نەتیجە لە لەحزەی حەسم من پێم وایە یەکێتی لە لای شیعەکان بەهێزترە بەراورد بە پارتی یعنی هاوپەیمانەتی نێوان شیعە لەگەڵ یەکێتی لەگەڵ ئەوانەی کە دەنجیان هینایە لە شیعە دەنجی زۆری ناهینایە لەگەڵ ئەوانەی سوننەشن ینی جەماعەتی حەلبوسی کە ئێستا کە لیستی ڕقەمیەکن لە ناو سوننا ئەوان پەیوەندیان باشترە لەگەڵ یەکێتی ئێمەوەش لەبیر نەکەین کاریگەری ئێران لەسەر مەسلەی هەڵبژاردننی پۆستەکان یەکێتی لە ئێران نزیکترە بۆیە لە لەحزەی ئەخیر پێم وایە پارتی کاندیدەکانی ناڕوە بەڕێی خۆم سەرکەوتو نابن یان شانسیان لاوازە
لە ینی دەمێت دوو احتیمالێکیانەوەی کە یەکێتی کاندەکەی سەرکەوێت کە ئێستاکە کاک نزار ئامێدی ئەعلان کراوە و یانیش کاندیدێک بێ خەلفیەتێکی یەکێتی هەبێ و بەنەتیجە لە سەرێکێتی حیساب بکرێت و ئەوانەی خۆشی هەڵبژاردووە بەشی هەرە گەورەیان ئەوانە کە کۆن یەکێتی بوون یان لە قیادەی یەکێتی بوون دەمێتەوە لەحزەی ئەخیر کە نزیک دەبینەوە ئایا پارتیێکی ڕێک دەکەون لە سەرێکێک لەو کاندیدانە غەیری ئەوەی کە نزار ئامێدی ئەعلان کراوە یان لەسەر کاک نزار ڕێک دەکەون ئەویان نازانین من پێم وایە یەکێتی چانسی بردنەوەی زیاترا بەڵام ئەگەر کاندیدەکەی سەر نەکەوت ئەو کەسە سەر دەکەوێت یان کەسێک سەر دەکەوێت کە مەحسوب دەبێت لە سەرێکێتی هەر وەک چۆن لە دەورەی ڕابردوو دکتۆر بەرهەم سەر نەکەوت پێشتر بە پێی معلومات باسی معلومات دەکەم شیعەکان بە یەکێتیان لەو ئاگدار کردبەوە کە ئێمە دەنگ نادەین بە دکتۆر بەرهەم نازانم سەبەبەکەی چی بوو یان من ناتوانم بیڵێم یان یەکێتی ئاگدار بوو کە بەشێک لە شیعەکان ناڕازی بوون لە کاندیدبوونی کاک دکتۆر بەرهەم چێ دەرچوو دکتۆر لەتیف دەرچوو دکتۆر لەتیف بۆ خۆی کاندیدی ڕسمی یەکێتی نەبوو کاندیدێک بوو ینی سەربەخۆ خۆی هەڵبژارد بوو لەگەڵ دەرچوونی ئەعلانی یەکێتی بوونی خۆی کردەوە و لە سەرێکێتی حیساب کرا بۆی ڕێگا ئەزبوونە دووبارە ببێتەوە و پارتیش ڕەنگە ئیش بۆ بکە. بەڵێ سەبارەت بە پارتی ئەی بۆ دوو کاندیدێ ڕاستە دکتۆر فواد حسێن کاندیدە بەڵام نەوزەت هادی شەر کاندیدە بۆ دوو کاندیدی هەیە دوو سەرکردایەتی پارتی کاندیدن ئێستا یان دوو لە قیاداتی پارتی کاندیدن من پێم وایە کەسایەتی باشن و میانڕەون لەناو پارتی بەڵام شانسی سەرکەوتنیان بە ڕێی خۆم زەحمەتە لەوانەیە لە پارتی بپرسین باشترە کە بۆ دوو کاندیدان پێشکەش کردووە ئایا دانوێ دەنگەکان زیاتر تەقسیم کە لەناو پەرلەمان کە وەختێک دەنگدان دروست دەبێ یان مەسەڵەن کشاندنەوەیان دەگۆڕنەوە لە بەرامبەر دەستکەوتی حزبی ینی ڕاستەکەی وازح نییە بەڵام پارتی بە نەتیجە یەکەم جارەوە نەرم تەعامل لەگەڵ پرسی هەڵبژاردننی سەر کۆمار بکە لەوە گەیشتووە بە ڕێی خۆم کە شانسی لاوازە بەهێز نییە بۆ نەرم مامەڵە دەکە کاک سەرتی میمێ باسیکەین ئەوژەوەیە بەڵێ بۆ نەرم مامەڵە دەکای ئەوەنی کاندیدی هەیە نەرم مامەڵەکردنەکەی بەشێکی پەیوەندی بە واقعی ناوپەرلەمان هەیە کە پارتی بۆی دەرکەوت واقعەکە چۆنە بەشەکەی دیکە پێکێنانی حکوومەتی هەرێمیشیان لە بەردەما یعنی ناکری ئەوان ئەوەندە زەخت بکەن فشار بکەن چونکە نەتیجەی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار هەرچی بێ کاریگەری لەسەر پێکێنانی حکوومەتی هەرێم دەبێت باشە کاک سەری بدەمەوە خزمەتت لەسەر سەرۆکۆمار سەدەن کاک دکتۆر حەیدەرە بزانم جەنابەت التیزامیش تێ بەس با یەک دوو پرسیاری ترت لێ بکەین و ئیزنت دەدەین سەبارەت بە شیعەکان بۆچی لە مەسەلەی کاندی دووەمی سەرۆکی جێگەی دووەمی سەرۆکی پەرلەمان پشتیان لەلایەنەکانی دەرەوەی دەسەڵات کرد چکە بەردەوام لێرە بۆ نمونە پارتی دژایەتی ئەوان دەکەن ئەوان لە بەغداوە دژایەتی پارتی دەکەن مووقیفە لە مەوزوعی جێگیری دووهەمی پەرلەمان بەڵێ ئەوان ئەڵێن ئێمە ئەگەدار نەکراوین دەنگ بە کێ بین چون دەنگیان ناوە بۆ نمونە بە سالم ئیساوی کە مڕەشەحێکی منافس لەگەڵ هەیبەت حەلبوسی و دەنگیان ناوە بە موحسن مندلاوی ئەوش وتیان ئێمەوە ئەزانین کە اتفاقێک وا بوو دەنگ بین بە موحسن مندلاوی و ئەوانش اتفاقێکی وا بوو دەنگ بین بە سالم ئیساوی وای کردوتەوە کە ئەوانش زانویانە یعنی لایەنە سیاسیەکانی تر هەم تەقەدوم هەم لایەنەکانی تر ئیتار زانویانە دەنگیان پێ نەیاون ئەوان شتان ئێمە دەنگی بە مڕەشەحی ئێوە ناین بەڵێ ئیتروا بوو مەسەلەکە معقد کراوە دوای حەل بۆتەوە ڕۆژی دووهەم جەنابی سەرۆکی مەجلیسی قەزای عەلا چۆتە ناو پەرلەمانەوە هەر لە مەسئوڵی قانونی و مەوزوعی دستوری هەم ڕێکەوتینێک کراوە ئەوە فەرموو کاک فەرهاد تەواو بوو حەل بوو کێشەکە ئیمڕۆ پرۆسەیەکی تریش هەیە ئەمە هەمێشە بێت ئەو لە ناو سیاسەتە ئەبێت طبعاً جەناب تەزانی خۆت ڕاستەکەی ئەم کەژوو هەوای سیاسی لە نابارە دەربارەی پارتی دیموکراتی کوردستان و چەلایەنێکی سیاسی بۆ نمونە لەگەڵ بەعزێ لایەنێکی ئیتاری تەنسیق ئیمڕۆ
ئەمڕۆ وەفدی صادقون لە سلێمانی کۆبۆتەوە لەگەڵ کاک بافڵ لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان وە چوونەتەوە هەولێر لەگەڵ جەنابی کاک مەسعود کۆبۆتەوە مەکتەبی سیاسیش بە هەمان شێوە کەواتە خلاف یاخۆت مەشاکلی سیاسی هەڕوو ئەیات هەم لە ناو فراکسیۆنی سیاسی کوردستانیەکان ئەوشە بێت بەڵام حەل ئەبێت چونکە مرۆ استحقاقات هەیە دوای استحقاقات دوای تشکیلکردنی حکوومەت دوای پرۆسەی کاندیدکردنی سەرۆکۆمار و دەستی پێکردنی حکوومەت 6 مانگی یەکەم ئەیبینی گەشەواواکە زۆر خۆشە دوای ئەو بوو یا ئەبێ بە ئەوەنە گەرم تەحملی ناکەی گەرمە بێ یا ئەوەنە ساردە کەس ناتوانێت جێگای خۆی بمێنێتەوە ئەوش تەبیعیە فێر بووی نێمە لە 23 ساڵی ڕابردوو هەروە بووە باشە بە کورتی بەڵام من ئومێدەوە یعنی من بەڕاستی ئومێدەوارم ئەو پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی کۆماری عێراق بە نەرمی و بە سەریعی و بە ڕەزامەندی هەموو لایەنەکان جێبەجێ بکرێتەوە باشە و گەشتبینم بەڕاستی باشە کاک دکتۆر بە سەبارەت بە کاندیدی شەعەکان ئێستا بۆ سەرۆک وەزیران چەند کاندید ماونەتەوە و ئایا هیچ لایەنە کوردستانیەکان یاخود باسی پارتی دەکرێت ڤیتۆیان نابێت لەسەر سوودانیشتی وا هەیە ئەوەندە ئاگاداری نانە ئەوە نازانم پارتی دیموکراتی کوردستان هیچ ڤیتۆیەکی نییە لەسەر هیچ مڕەشەحێک یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە لایەنی سیاسەکانی تریش بە هەمان شێوە مەسەلەکە لە ناو ماڵی چوارچێوەی هەماهەنگیە تا ئێستا هیچ مڕەشەحێک دوور نەخراوەتەوە و هیچ مڕەشەحێک پەسەند نەکراوەتەوە چەند کاندیدن ئێستا سەرەکی یەک مانگیان هەیە بەڵێ چەند کاندیدی سەرەکی هەیە 9 کاندیدی سەرەکییان هەیە زیاتر ینی 3 کاندید تا بڵێن 5 کاندید شانسی نزیک بوونەوەیان هەیە تا ئێستا ناڵێ ناتوانین باوەڕکە برسیار لە هەموو قیادەکانی لایەنی سیاسیەکانی شێ بڵێ کێ هەر کەسێک و ناوێک ئەڵێت چونکە هیچ بەجددی تاوتوێنە لەسەر ئەو مەسەلە نەکراوە تا ئێستا لە من وەریگرە تا ئێستا بە فعلی بە فەرمی بە مناقەشەکردنی ڕاستگۆ لەگەڵ یەکتریە نەکراوە چاوەڕێ بکەن پرۆسەی سەرۆکۆمار جێبەجێ بکرێت اینجا قسەی جدی دەستی پێکاتەوە بەڵێ سوپاس دەکەین دکتۆر حەیدەر بەرزنجی لەگەڵ مامووی جەناب دەتوانی بڕۆی سوپاس دەکەین جەناب التیزامێکتە بوو لەگەڵ کاک سەرتیب زۆر سوپاس درێژە بە بەرنامەکەمان کاک سەرتیب سەبارەت بە مەسەلەی سەرۆکۆمار ئەوەی کە بەڕێز وتت کاریگەری یعنی سیناریۆکان چینن ئەگەر یەکێتی پۆستەکە ببە ئایا حکومەت لە هەرێم خێراتر پێک دێ یاخود پێچوان ئەگەر کاندیدی فەرمی یەکێتی دەرنەچێ کاریگەری چێ لەسەر پێکەنانی حکومەت لێرە ڕەنگە ینی وەڵامی ئەو پرسیارە چەندجارێک باس کرابێت یان خەڵک زۆر باسی بکە ئێمە دوو ڕێگەمان لە بەردەما یان دوو ئەگەر هەیە یەکەمیان ڕێککەون دووەمیان ڕێک نەکەون ئەگەر ڕێک نەکەون سەرۆک کۆمار ئەگەر یەکێتی بیبات من پێم وایە یەکێتی دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەوەندە ئیشی بە پارتی نامێنێ و سەقفی داواکاریەکانی بەرز دەکاتەوە و لە مەسلەی پێکەنانی حکوومەتی هەرێم باز دەکەم ئەگەر پارتی بەبێ ڕێککەوتن سەرۆک کۆمار ببات ئەوە من پێم وایە کوردستان تووشی باردۆخێکی زۆر ناجۆر دەبێت و بە دووری نازانم ئەگەر نەبێتە دوو ئیدارەی ببێتە باردۆخێک یعنی تەقسیمەکە زیاتر بێ ینی ئەو ئاسەواری دوو ئیدارەیە تۆختر ببێتەوە بەڵام ئەگەر ڕێککەون پێشی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بێگومان کاریگەری لەسەر پێکەنانی حکوومەتی هەرێم دەبێت و خێراتر پێک دێ ینی هەڵبژاردننی 2024 یائی هەرێمی کوردستان کرا کە حکوومەت پێک نات سەبەبەکەی ئەوە بوو ینی بە جۆرێک لە جۆرەکانی یەکێتی و پارتی مماتەڵە کرا لە پێناوی ئەو بکە هەڵبژاردننی عێراق بکرێ پۆستەکانی هەرێم و بەغدا تێکەڵ بکرێتەوە و هەندێک ئومور ڕێک بکرێتەوە حکوومەت پێک بهێنرێت هەڵبژاردننی عێراق کرا ئێستامە دوای هەڵبژاردننی عێراقین و مەفروزە ئێستا لەگەڵ پێکەنانی حکوومەتی بەغدا هێواش ینی گفتوگۆی پارتی وچیتی دەست پێ بکاتەوە لەسەر مەسەلەی پێکەنانی حکوومەتی هەرێم لەبەرچێت چونکە ساڵێک دوا کەوتووە و پەرلەمان داخرا و حیسابە ینی بێ ئەرزش بووە
بەڵام من پێم وایە لە دوایین دانیشتنی وان پارتی وچێتی دوای کە یەکتریان جێهێشت و گەڕانەوە لای مەرجعی یەکتر باردۆخەکە بلۆک بوو چەقبەستنی بەخۆ بینی و پێم وایە تا دوای هەڵبژاردننی سەر کۆمار و پێکێنانی حکوومەتی عێراقی زەحمەت تا هەنگاوەکانی دروستکردنی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان دەست پێ بکە ئەگەر بێت و پارتی ینی ئیچێتی بەبێ پارتی سەر و کۆمار ببا مەبەست بە بەبێ ڕێکەوتن تاکید ئالۆزی دەکەوێت دروستبوونی حکوومەتی هەرێم و تەخیرتر دەبێت بۆ چونکە یەکێتی سەختی داواکاریەکانی خۆی بەرز دەکاتەوە پارتیش لەسەر داواکاریەکانی خۆی دانابەزێت و پێم وایە یەکێتی جگە لە گرفتی دابەشکردنی بەشێک لە پۆستەکانی حکوومەتی هەرێم مۆزوعی سەلاحیاتیشی هەیە لەناو حکوومەتی هەرێم و مۆزوعی ئەو حکوومەتە بچوو کراوەی کە لەناو ئەنجومەنی وەزیران بوو ئێستاوا خەریکن بینایەکی نوێی ئەنجومەنی دروست بکرێ باس لەو دەکرێتکەم حکوومەت دەبێتێتە ئەوێ حکوومەتی بچوو کراوە ئەو حکوومەتی کە دەسەڵاتیە بوو بەڵێ بەنسبەت پارتیشەوە ئەگەر بێت و سەر و کۆمار ببات ئەوە تەبعاً بەڵانسی ئەوەی کە پێدەگوتری هاوکێشەکەی لە هەرێمی کوردستان و عێراقەیە لە بینی پارتی وچێتی تێک دەچی داسەنگ دەبی و تەنها یەکێتی ناڕازی نابێت لە مەسەلەی ینی دابشکردنی پۆستەکان بەڵکو بوعدی ئیقلیمیشی هەیە بۆیە ینی مەسەلەی تۆغبوونەوەی دوو ئیدارەیی ناڵێم مسۆگەرە لە سیاسەتی شتێک 100% نییە بەڵام ئەگەرێکی زۆر بەهێز دەبێت باشە کاکسەتی بچەم پرسیارێکتر بە کورتی ئەگەر بۆ نمونە پارتیەگەری هەیە کاندەکانی خۆی بخشێنێتەوە بۆ پشگیری مەلا بەختیار بکە پشگیری دکتۆر لەتیف بکە ئەگەرێکی واش ڕێی تێدەچێت هەموو ئەگەرەکان ڕێی تێدەچێت ئێستا بۆ چکاشتاویە کاندید زۆر زۆرە و من پێم وایە ئەوەی فەرمانگەی بەڵێ پەرلەمانی عێراق دەڵێت 4 کاندید کردووە بەشێکیان بەڵێ من پێم وایە بەشێک لەوانێک کە خۆیان کاندید کردووە ینی بەبێ ئامادەکاری خۆیان ئامادە ینی نەچون تەقدیمی کاندید بکەن بەڵکو ڕەنگە خۆیان بۆ حاضر کرد بێت ینی گفتوگوی ئەم لایەنەکانیان کردێت چ ئۆپۆزیسیۆن بێت پارتی بەڵێ وەکو داواکاریەکانی کورد ئێستا بۆ سەر و کۆماریشی سوودێک کێ بۆ کورد لە دوای 2005ەوە مام جەلال بڵێن سەر و کۆمار بوو تا 2004 فواد ماسوون دواتر دکتۆر بەرهەم دواتر دکتۆر لەتیف سوودی هەبوو بۆ کورد سەر و کۆمار کە ئێستا پارتی ویکێتی شەر لەسەر یاخود زیاتر ئیمتیازاتەکانیتی هی سەرۆکایەتی کۆمار حقیقەتەن ینی لەبەر و لە عێراق مؤسسات لاوازە کە مام جەلال لە بەغدا بوو پیاوێکی بەهێز بوو سەرکردەیەکی ڕەحمەتی مام جەلال سەرکردەیەکی ناسراوی عێراقی بوو کاریگەریەکانی زۆر گەورە بوو ینی لە مستەوای ڕاستە سەر و کۆمار ئاعلا دەسەڵاتی تەنفیزیە بەڵام وەکو دەسەڵاتەکانی تەشریفاتیە بەڵام لەبەرەوەی مام جەلال پیاوێکی گەورە بوو کاریگەری زۆر گەوری لە عێراق بوو تەسیر لەسەر لایەنە سیاسیەکان هەبوو نەک لەسەر حکوومەت بەتەنها حتا ینی 2000 ڕێگای لەسەر وەزیرانی عێراقی گرت بەشداری لە کۆبنەوەی گەورەی محافلینی دەوڵەتی بکە یەکیان لە سعودیا بوو ئەگەر لە بیرمان بێت ئەوێ دیکەشیان لە نیویۆرک بوو ینی مام جەلال زۆر بەقووت بوو بەڵام لە دوای نەخۆشکەوتنی ڕەحمەتی مام جەلال بێگومان کورد بە گشتی لاواز بوو لە بەغدا ینی دەمەوێت تەرکیز لەسەرەوە بکەم کە مام جەلال نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستانی دەکرد لەبەرەوەی ئیتیفاقی شێب لەگەڵ پارتی لەگەڵ کاک مەسعود بەیەکەوە ئاسانتر بوو بڕیاردان یعنی حتا ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان کە لە زۆر بەهێز بوو 25 کورسی هەبوو بەڵام کاک نوشیروان مراعاتی مام جەلالی دەکرد بۆنی مام جەلال ڕادع و گولەبەند بوو بۆ کورد لە بەغدا ینی ئەو ڕووداوانەی بەسەر هەرێمی کوردستان هات ئەگەر مام جەلال لە بەغدا نەبوایە تا 2000 نهایەتی 2012 بڕواتان هەبی پێشتر ڕووی دەدات 16 ئۆکتۆبر و مەسەلەی ڕفراندۆم چ مەسەلەی بڕینی موچەی خەڵکی کوردستان چ مەسەلەی تەوافق لە بەغدا مام جەلال ینی فعلا بەیزەت القوربان بوو لە بەغدا بەڵام دوای ئەوە نەما یان ڕێکەوتن لە نێوان پارتی وچێتی نەبە چکە پارتی وچێتی و لایەنەکانی دیکەش بڕیان بە دیموکراسی نیە و هێزی چەکداریان هەیە و بوعدی ئیقلیمی کاریگەری لەسەر بڕیارەکانی هەرێمی کوردستان و بەغدا هەیە بێگومان دوورکەوتنەوە لە یەکتر بە دوورکەوتنەوەیان لە یەکتر و ئۆپۆزیسیۆنیش لاواز بوو ها یعنی دوای نەخۆشکەوتنی کاک نوشیروان ئیتر ئۆپۆزیسیۆنیش لە کوردستان لاواز بوو کە ئۆپۆزیسیۆن لاواز بوو تەوافق لە بینی پارتی وێشێتی نەما وای کرد کە دەسەڵاتدارانی کورد لە بەغدا کاربەدەستانی کورد ینی ڕۆڵ و پێگەیان لاواز بێ ینی تۆ لە 2 مەرحەلە وەزیری داراییت هەبوو لە بەغدا
لە وەختێک وەزیری داراییت هەبوو کە موچەی خەڵکی کوردستان دابڕدرا ئێگە تۆ وەزیری داراییت کورد بوو بۆ ئەوە نەبێ موچەی خەڵکی کوردستان بنێرێ ئەی تۆ بۆ وەزیرت بۆ چییە؟ وەختێک کە 16 ئۆکتۆبەر بوو ئێوە تۆ سەر و کۆمارت هەبوو نەیتوانی بەربگرێ لەوەی کە ڕووداوی 16 ئۆکتۆبەر ڕوودات و پەلاماری ناوچەدا بڕێنراوەکانی کوردستان بروداگیر بکرێ کەواتە دەسەڵاتدارانی کورد کاربەدەستانی کورد لە بەغدا کاریگەریان بەندەبەتی بەندە بە یەکگرتووی و یەکگوتاری خەڵکی کوردستان نەخێر ئەوەی کە ئێستا دەگوزەرێ سوپاس دەکەین باوەڕتان هەبێت نە وەزیرێک کەڵکی دەبێت بۆ خەڵکی کوردستان نەسەر و کۆمارەکەش کەڵکی دەبێت بەم باردۆخی ئێستا کە پەرتەوازەیی و بێ ئەجندایی و بێ ڕوئیایی لایەنە سیاسیەکان هەیە بەڵێ سوپاس دەکەین کاک سەرتیب زۆهەر سوپاس بۆ جەنابیشت کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی ماندومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانین بەڕێز سوپاس بە ئەو کارانم خواتان لەگەڵ